بە مەبەستی هاتنەدنێ منداڵەکانیان لە بەروارێکی جواندا ژمارەیەک لە دایک و باوکان مەترسی لەسەر ژیان و تەندروستی منداڵەکانیان دروست دەکەن. پزیشکێکی پسپۆڕی بواری منداڵانیش دەڵێ هەر منداڵێک کەمتر لە 37 هەفتە لە سکی دایکیدا بێت ئەوە بە منداڵێکی نەبەکام هەژمار دەکرێت. سەبارەت بۆ مناڵانی کە ئەیانوێت ڕۆژی لەدایکبوونی پێش بکەن، ئەو کاتە ئەگەر پێش 37 هەفتە لەدایک بێ پێوترێ مناڵی نەبەکام. مناڵی نەبەکامیش کۆمەڵێک مزەعەفاتی زۆری هەیە لەبەروی سیستمەکانی لەشی هیچی بە تەواوی گەشەی نەکردووە لە سیستمی هەناسەدان و لۆچێ تووشی تەنگەنەفەسی و هەناسە وەستان ببێت، کۆمەڵی ناڕەحەتی تر لە یان سیستمی کۆئەندامی هەرسی لەوانەیە توانای شیرقودانی بەباشی نەبێت، لەوانەیە شیرەکە پڕێتە قوڕیە خوانەخواست و وەزعی تێکچێ و سیستمەکانی تری لەشی وەکو کۆئەندامی دەمار لەوانەیە تووشی نەزیفی ناومێشکی ببێ و بۆ سیستمی بەرگری لە شیشی بە شێوەیەکی باش ئیش ناکە ئەگەر پێش کاتی لە خۆی لەدایک بێن. مەبەستمە لەوانەیە کە تاریخەکەی پێش بخرێت بۆ ئەوی لە بڵین لە تاریخێکی جوانە لەدایک بێ. ئەگەر لەسەر حسابی ئەوە بێ ئەوە شتێکی باش نیە، بەڵام ئەگەر خۆی 37 هەفتەکەی تەواو کردبوو یەک دوو ڕۆژێک تاریخی لەدایک بوونەکەی بگۆڕن، ئەویش ئەگەر پێویستی بە نەشتەرگەری بوو بۆی لە تاریخێکی جوانە بێەوە تا حەدی کێشە نیە. بەڵام ئەگەر بیانوێت تاریخەکە بە شێوەیە دەستکاری بکەن کەوا مناڵەکە 37 هەفتەی تەواو نەکردبێ، ڕۆژەکان زۆر کێشە نیە بە مەرجە 37 هەفتەی تەواو کردبێ بە باشی. تەبعاً تا دواتر بێ باشترە، بەس بەو مەرجەی بڵین نەشتەرگەریەکە حاڵەتێکی ئیمەرجنسی نەبێت. ئەگەر ئیمەرجنسی بێ ئەوە تۆ مەجبوری بۆی بکرێ، ئەگەر ئیمەرجنسی نەبێت تا دوا بکرێ باشترە و چاوەڕێی لەدایکبوونی تەبیعی بکەن ئەوە باشترێکە. مامۆستایەکی ئاینیش دەڵێ خۆی گەورە هەموو شتێکی بە ئەندازە دروست کردووە و نابێت ئێمە ئەو ئەندازەیە تێک بدەین. وتیشی ئەگەر کۆرپە بۆ هۆیەوە گیانە دەست بدات دایک و باوکەکە بە هۆکاری ئەو مردنا دادنرێت. لە ڕاستیدا ئەگەر ئەمە هەر شتێک لەمانە هۆکار بێت بۆ ئەوی کە بە زیان بەو مناڵە ژیانی ئێستا یان داهاتوو یان هەر شتێکی تر لەوانە بگەێنێت، بەڕاستی ئەو دایک و باوکە لەوەدا گوناهبارە بن، چونکە بەڕاستی خوای گەورە سوبحانەهو وتەعالا کات و ساتی دیاریکراوی داناوە بۆ لەدایکبوونی منداڵ و هەموو شتێک وە كل شيء عنده بمقدار، هەموو شتێک لای خوای گەورە سوبحانەهو وتەعالا عنی ئەندازەی بۆ داناوە، یاسای خۆی ڕسای خۆی هەیە. بە دڵنیاییەوە یعنی هەر شتێک کە ببێتە هۆکاری زیان گەیاندن بە ژیانی منداڵەکە خوا نەخواستە یعنی تووشی ڕووداوێکی نەخوازراوی بکادیان ئەگەر پەنا بەخوا ڕوبەڕووی مردن ببێتەوە، ئەو دایک و باوکە لەوەدا بەڕاستی گوناهبارن. دایک و باوکان بۆ جێبەجێکردنی ئەم کارە ناتەندروستە پەنا دەبەنە بەر بەشێک لە نەخۆشخانە ئەهلیەکان، چونکە نەخۆشخانە حکومیەکان ئامادەنی ڕیسکێکی هاوشێوە لەسەر ژیانی کۆرپەیەک بکەن. وشار محەممەد، کەناڵی ئاسمانی پێ، سلێمانی.